ئای ماشەڵڵا ئای ماشەڵڵا ئای ماشەڵڵا وەڵڵاهی وازام خۆم ژنگێنمدا چیە کوڕم تۆشە خەریکە بەخیلیم پێبیت بەو تەمەنەی بەختی هەستا هەیە ماشەڵڵا چاردە سارە بەختیار ناسی بەزان بۆ شانسەکە هەتانە چییە ئەمیرە خات شانسەکە هەتا دەبڵێ ماشەڵڵا ماشەڵڵا کە بە چاوەوە سەڵ على النبي ئەمیرە حەیرانی بم خوا لە توی بەزیاکە سعدی کوڕم ئەم شتانە بۆ کردم شەڵڵا دایکە بەدڵی خۆتە قوربانە ئینشەڵڵا ئینشەڵڵا ئەی کوا بۆ نەهاو سێ خۆ دانیش نەکۆڕم کۆدە جوان دانیشە کۆدە جوان دانیشە کوڕم دەرە شەرە لێدایە وازاوای تازە لێم پرسە کوڕم عیبا پێی برێ بابە پێی برێ بۆ کودایی ئەو کابراایە بێتە ئێرە ئەوها ببینی نیە کوڕەکەوایە دەرێ دیارە ئەوانە نییە ئەتەکێتیان نییە مەحاڵ ئەو غەڵەتەی پێشتر کردن دووبارەی کەمەوە غەڵەتی چ وڵی تر غەڵەتەکە دیارە لە بەرامبەر مادانیشتووە یعنی ئەمن غەڵەتم کردی بەرامبەر گۆ نانا مەبەستی لەبۆ نییە تۆش پێ دەربە ئەتوو ئەو تعلیقە لە من داوێ ئەم پیاوەشی خراپی مە ئەمن پیا کورە کورە زاوە دیارە پیا و بڕانە کورە ئەمن لەو مارێ دەڕۆم شەربی لە شەرتەی خۆی نییە پێ لە قەورگانت پێ دەکەم ها سعدی تەواو دانیشەیتر ئەچ دانیشە دەتکێکی مێ نەزوو هەڵە كنا دجوان دانيشا دجوان دانيشا ها جبتي خوا شاهدة يا الله لوين دري تۆزێکە چێکەشی نابێتەوە والله وش مش كم هوني هذه حيداني دجوان دانيشا كل ما تمشي كزاوها قصي قربك بوكو دا إلا بيشان قدو أقلينك باقي خوينيا صشقتي هذا کورە ئەی هاوار سعدییان تۆ چ باسی چێگە ماشەڵ ئەوە پیاوە بڕیاردەری ماڵی منە یەک شتێتریش کاک سعدی لەبەرەوەی دایکی من شووەکە و بەو شەرتە ینی من مەجلیسەکە ناشێنمەوەە زاوا بێ دەستی من ماچکە ئێواکە ئێوە ڕاستەکە کوڕی گەورەمە بزنە قوتە بە شەرەفم نییە ئەگەر ئەو زەلامە بێ دەستی وی ماز بکە بخۆم لێ ناگەرم ئەو زەوازە سەر بکریت سعدی ئەرێ ئەو قسانە چیە بۆ وازنایانی ناخۆشە کرد دەرکێ بڕۆ دەرکێ بکەوە دایکە بۆ ناچی بکەیتەوە کو دەبی بووک بچی کو دەبی بووک بچی یەکێکتان بڕۆن کاک سعدی مینێرە وەڵە کاکە ئەو بەزمە مەکە من نەچمەیکەمەوە بەستەیتر بەس دایکە تۆ نابێ لێرە بیناشرینە بابا خۆتان قورس کەم قورس ئێستا دەرێ دیارا بووکە حەزی لێ زومێردی بکە خۆت قورس بکە ئەوڵەجا هەروایە چەند بە لەنجە لا دەڕوا بۆ چعاینەکە بۆ چعاینەکەن شانازی پیاوەکە دەزانم جەبتی بام نە تۆ پێک بین یاڵا احترامت دەگرم احترام بگرن غەڵەت بکەی ئەوە نییە شەرم و شتانم نییە بۆ خوانێ چی خراپە پێت دەکەم تۆش احترامم بگرن سپاس دەکەم چێ بووە شۆک بووی فەرموو والله داوای لەبەر دەکەم وازان بە هەڵە هاتوو نانا بە هەڵە نەهاتووی تۆ نهات بۆ ماڵی ئەمیرە بەرە والله بەس بەخوازان هەڵەیە نانا خۆیەتی کورە بابا دیگەڵی دیارە هەڵەیە برام هەڵە نییە نی کاکە گیان فەرموو فەرموو بڕۆ پێشکەوە سلام عليكم عليك السلام ورحمة الله شلوني باشي باش برا بخير بخير کاک پوشۆ ئەوە سعدی هاوسەر بوو ئەوش کاکم بێژن أهلا فەرموو كاكا فرمون فهم دانش فەرمای تۆ دەناوەڵی خۆمان سەد چاو فرمون يا أخو یاخوا بەخێر هاتی خير ببرا یاخوا بەخێر ممنون خارە پوشۆ دەیگوت پەنیری دەبەمەوە سلێمانی ئەشهەدو بیلا بابم ئەمیرە خان پەنیرە نەگەمە ئەی شەیتان خارە پوشۆ ئەی سەگ سعدی دیارەژنی تازە هێناوە بەخوا ئازای ئەرێ کاکە بووە بێدەنگن دوو ڕۆژە خۆشەی گوڵشینە ئەڵڵا
سۆقتن جوانە دەستی خۆش گوڵەکە هەمووی دانەستەی هێناوە ناوی چ دەست بوو؟ خۆش بێ. دۆست باس ناوی چ بوو؟ پوشوە هەدی ودا خۆشەی پوشۆ غارە پوشۆ قوربان و سپی ئەنوا ڕەنەکانی تایە هەمووی بە دەستەی گەنجانەیە کاک سعدی بەحیرانی بم کاکە گیان ئەمە سونەتی حیاتە ژنە بێ ژن بێنێ و پیاوی شەبە چوو بکە نازانی دوو کەلیمە قسەی بکەوە ئەوە گچکۆلەکەی مارەیە لە خۆشەویستان پێی دەژین بزنە قوتاب ئەوە مەبەستی ئەوەیە ئافرەت دەبی ژن بێنی و پیاویش دەبی سعدی وە چییە و قسانە حەیامانە بیت بڕۆ سەر مۆزوعەکەوتەوە براکات ئێکون براکات کاکە بەخێراتی بەخێر بە یاخە دووبارە چاوەلوها سۆرگەڕایە وەڵا هەروە تۆ چاڵ هەتاولەی بە ئاوای لێ ترسی شتەکەم هەیە ها خۆ شتووە ناخۆی نا نەشکو بەس وەزعی باشە کاکە زای چ مۆزەوە پێ بەسەر چی کاکە کاکە دەمانوێ بەڕاستی لە بۆ بووکەکەمان باش بی لە بۆ ئەبڵەم یەکەم خیانەتی لێ نەکەی دووەم ڕەزیل نەبی سێ هەرچی گۆ دەبی بەجێ بکەی کاک سعدی گیان دایکی من شۆکان دایکی تۆ شۆکە فەرمو کاکە فەرمو جەنابیشی فەرمو کاکە قوشۆ بەڵێ جا چی قوشۆ خۆشۆنە بەساخم پوشۆ ژان کورە کوڕم ئەو ناوە قورسەی هەیە هەر بە پوشم بەڕێدەی بەبیرت بێتەوە وڵی نازانم ناوەکەی تۆزیسەوە بارحاڵ کاک پوشۆ ئەبێ خیانەت لە دایکم نەکەی ڕەزیل نەبی بۆ بۆ ئێمەش باش بی بەسەر چا ئەم کونا هەمان قسەی من دەڕێتەوە من ئەدی های دەری من جایە هێشتا تێکەری نەبووی کەیفت بەخۆ نییە بری لەگە عایلەی نەرمونیان تێکەربی سعدی والله وبالله وتالله یاخۆ بەخێر بێ زۆر سوار خەمە نەبێ من لێستەوە خوێنومەتەوە وەکو تۆی لێ نایە کاکە پوشۆ بەڵێ فەرمو ئیشەڵڵا گە خوا کردێ قسمەت و بۆ یەک بوون چەند مەرجێکمان هەیە من وەکو پیاوی ماڵ مەرجەکەشەوەیە کە بمکەیتە خاوەن ئیشی خۆم ژنێکشم بۆ بێنی هێشتا کاکم ژنی لۆ خۆی نەهینایە نۆبەتی تۆوە مژدم بژێخوا گەڕت گرتێ لۆ ژنێ تو تێ ناکەم ئەوەی بە منەزەمەی خێرخوازی تێگەیشتی کابراایکی سپۆت کابراایکی محتەرام کاچی منی لێی قروز مەکە شوێیە شوێیە کاکە پوشۆ ژنینان دەبینیە بەڕاستی نابی ئەرچی زاوای قورس بکرێت پیاوە بزان ئەفشیە کاکە پوشۆ زۆر زۆر گرنگە لە کاتی تنگانەیە بە کەڵکمان بێ تنگانە وەکو چی کاکەوە زای چیە کاتی تنگان مەبەستی کارە ساتی سروشتی بۆ کاکە لام وایە ئێوە بوێن تێگەشتوون کاکە پوشۆ کاکە زای چ حیرانی بم ئەوە دەیەوێ یارمەتیان بدێ باوڕکە بە گیانی ئەو کاک سعدیە هەر هاتی تەژورۆ پڕ قورگم بوو لە گریان بۆ باوکمی دەبێ زۆر سپاس زۆر سپاس ئیشەڵا من هاوکاری باشتانەکەم من وەسم زۆر باشە چەند مەعمەلێکم هەیە لەگەشتی شیشتا بێ بۆتانەکەم بەسەر چاو ئەوە معمەل پەنیریشی هەیە چی؟ سعدی تۆ چۆنەوە ناسی ئەم شتانە چوو زانی ئەوە ئەو کابرایە ڕۆژێک تو نەبی هاتیە لە دوکانی قماشان لەگەر حاجی بڕهانی نییە باسی معمەلەشی پەنیرتان دەکەێت تو نەبووی؟ نانە کاکە زۆر سەهوت دیارە بە تو دەچوو نانە هەیە زەلام لە زەلامە چێ شەواز لەوە بێنن ئەڵم بادایکم بانکەین و ئیتر یەکتر ببینن پێشەوەی بێ لە خۆ نەچی ها ئەبڵم خەسوویە ئەوەی ببینی لە خۆ دەچی ماشەڵڵای لێ ماشەڵڵی چدیتەوە سعدی سعدی چۆپڵەکانی چدیتەوە سعدی ماڵەکەم و دوایی لەسەر کۆمەڵە شت قسە دایکە گیان دایکە وەرە ژوورەوە دایە گیان بەخێر بێ بەخێر بێ چی؟ هەڵێ چی؟ وەڵام شتێک گەشتی بچێ
ئەواڵێ سوپاس سپاس سپاس خۆی ڕوان ناسکە دایکم دائیمە نییە بەڕاستی ئایلەکن زۆر دەنجا کەسە دەیانوی خەرک بە مەشاکلیان نەزانی یعنی لوی خەنی بووی والله ڕاست. مەشاکلی شەبی نییە لە ماڵی هەم بۆ لە بۆلیشنان والله. ئەوە دەنجا نایەتن ڕاست. زۆر میمە ڕاست. چەند ناسکە سوپاس ئەتوش دەنگل نزم کە باشە بەسە چاوە لە پڵنی سعدی بەر ئەڵێم ئیتر با ئێمە بە تەنیا جێ بێڵین بۆ خۆیان قسەی خۆیان بکەن منیش پێ خۆشحاڵم کەوا لەگەڵ ئایلێکی وەکو ئێوە تێکەڵە بم ئەمە شەروەها سپ چی چی؟ چی چی ئەڵێ سپاس یعنی سپ کراوە ئەوانە نییە کراوەیە عسە سوڕعەیە لە ماریوانە نییە شتی کوردەکەن ئەوە لە چاتوماتان بزانام بەکاردیت سناپ لەگەڵ پورەکە بەڵێ لەگە چێ؟ تێگەشتم لەگە چێتێکە تێگەشتم سب حیرانی ببە سعدی تر با ئێمە بڕۆین بۆیە بە تەنیا قسە بکەن دایکە گیان تۆش بە کۆد و شت والله من ناڕ. برم تبي قصي بك ويزنا كذا أقلط هيا ئەم دەیکە جوانم لەو کەڵتە مشاورة معك خەینا دەستا خۆشە بيم قلت بياوش زور باشا زۆر سوپاس. بڕێنی تر أبا مرينا هەڵاتە کاکە گیان هەسوا بڕۆین بۆ خۆ ناخوا شەرمەکە هەسوا بڕۆین ئەڕۆین ئێمە فەرمو ما كرم سعدی بڕۆ يا ما النبي ها فوش سعدی شوبلا بانيس سعدی